چەمانگێک بەر لە ئێستا کۆمپانی عقارات باغی شەقڵاوە لە گەمەیەکی شۆکهێنەر نزیکەی 35 میلیۆن دلاری لە 800 کاسبکاری بواری عقارات و کڕیاران یەکای نیشتەجێبوون ون کرد بێ ئەوەی هیچ زەرەر و زیانێک لە بازاردا هەبێت. بۆ پەردەپۆشکردن و دیزە بەدەرخۆنەکردنی پارەکە و سەرگرتنی سناریۆکەیان دوو فەرمانبەری خۆیان بەڕێکەوتنی پێشوەختە بەگرتن داوە. بە بیانی ئەوەی ئەم دوو فەرمانبەرە پارەکەیان تەخشان و پەخشان کردووە و گوایە ئەوان ئاگاداری وەرگرتنی ئەو پارەیە نەبوون و مامەڵەکانیان بە نایاسایی لە قەڵەمدا. لە کاتێکدا ئەم پارەیە بە قۆناغبەندی و بەناوی وەبەرهێنانی هاوبەش و کڕینی یەکەکانی نیشتەجێبوون بە وەست و مۆر لە چوارچێوە سیستەمی کۆمپانیا لە ماوەی چەند ساڵێک وەرگیراوە. بازاری خانوبەرە خەریکە متمانە لەدەست دەدات. مەترسی و ڕوودانی دەیان کار و پەرچەکرداری نەخوازراوی شەیە. ئەگەر هەیە ئاشوب و خوێنڕێژی ڕووبدا و ئێمە لەژێر فشارێکی زۆر داین کە ئەم بەیانەمە بڵاو دەکەینەوە. داواکارین لە بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار مەسعود بارزانی وەک خەمخۆری خەڵک ئەو ستەمە گەورەیە لە کاسبکار و هاونیشتمانیان قبول نەکەن. تیمێکی یاسایی لە چەند دادوەرێک پێک بهێنن و پاڵپشت بە بنەماکانی دادوەری عادلانە پرسەکەمان بۆ چارەسەر بکەن. نەشقەمان بەناو دەکەن وەصلێکی خود مۆریوان پێوە نەشقەمان بەناو دەکەن ئیلێمان کرد نە شقەکانی مە فرۆشای ئەسڵن پارەشمان وجودی نییە داوای پارەمان دەکەینەوە دەچین نەکنیان دەرێن ئەمە مەسئولینە هاوکارین مع العلم دەرێن دلیلك الأمين لبيش داس بنو إسرائيل شغالة ما توماركي ده كسر جنجيرة نكسر أو بارزورة أو مبلغ زورة أو خرك زورة حق خراي لوكس ناجي لوكس يزينك ذا إلينك ذا